بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ باسی ڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە سەردانی سەرۆکوەزیرانی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان و کاردانەوەی ئەو سەردانە لەسەر ئاستی نێوەخۆی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ عوسمان ئۆجەلان سیاسەت بەدار ئەم بابەتە تاوتوێ دەکەین. تەوەری یەکەمی باسی ڕۆژمان تایبەتە بە پرۆسەی چاکسازی وەک دەزانرێ ماوەیەکە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە مەسعود بارزانی بڕیار لە ئەنجامدانی پرۆسەی چاکسازی لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دراوە و تاوکو ئێستا دەیان دۆسێ لە دادگاکانی هەرێمی کوردستاندان سەبارەت بە نەهێشتن و کەمکردنەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش ئێستا حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمان ئامادەیە. جەنابی حاکم بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە لەوە دەست پێ بکەین لە کۆبنەوەی دوێنێدا کە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ئەنجامتاندا و نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستانیش تێیدا ئامادە بوو. هەڵسەنگاندنێکتان کردبوو بۆ پرۆسەی چاکسازی. دەکرێت بینەرانی کوردستان بیشتر ئاگادار بکەنەوە کە ئەم هەڵسەنگاندنە بە چ شێوەیەک بووە؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. وەکو لە ڕاگەندراوەکەی سەرۆکایەتی هەرێمیش بڵاو کرایەوە کۆبوونەوەیە تایبەت و بە هەڵسەنگاندنی کاری چەند مانجی ڕابردووی هەندێک لە لیژانەکان و دەستگاکان کە بەشدارن لەو پرۆسەیە. خۆ دەزانی سەرۆکایەتی هەرێم جارێتیش بۆم باس کردی چەند لیژنێشی دروست کردووە کە سێ لیژنەی ئەساسی لیژنەیەشیان بۆ چاکسازی و پێدانی پێشنیارە لە بواری کەرتی پێشمەرگە، ئەوی تریان لە کەرتی دەرمانە و لیژنەی سێمیشیان لەسەر کە ئیشوکاری تجاوزاتە. دوێنێ لیژنەی تجاوزات فایلێکی گەبرێن تەواوی راپۆرتەکەی خۆیان بەسەر ئەندامانی لیژنەدا بەش کرد، بەڵام دوێنێ کۆبوونەوەکە بۆ تەفاسیل نەبوو، بۆ بڕیار لێدان نەبوو، بۆ ئەوە بوو کە تەئکید بکرێتەوە کە پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان بەردەوام دەبی و ئەو مؤسساتانە وەکو پێشووتریش پێشی ئەو پرۆسەیەش لە ئیش و کاردا بوون، بەڵام ئێستا بێکاراتر لە ئیش و کاردا بن و فعلەن ئەو پرۆسەی وای کرد کە دامێک یاخود ڕوتینێکی باشتر بێتە ئیش و کاری ئەو مؤسساتانە. ئەوەی باشش بوو ئەو دوێنێ کۆبوونەوەکە بەشداری سەرۆکایەتی هەرێم واتە شخصی کاک مەسعود کە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە خۆی لە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی و بەڕێز وەزیری ناوخۆ و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران دەبینیەوە. خۆتان دەزان هەردوو سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران بەش دەسەڵاتی تەنفیزی لە هەرێمی کوردستان پێک دێنن کەەوە خاڵێکە دەبێ ئەو برێن هەنگاوشی بالاترە لە تەنسیق لە بینی ئەو دوو مؤسسەیە. دیارە پێشتر تەنسیق و هاوکاری هەبووە، بەڵام بەشداری و ڕاستە خۆی حکومەت لەو کۆبوونەوەتانە دەبێتە ئەوەی کە دەفعێشی باشتر بە ئیشەکان بدرێت، چونکە خۆت دەزانی 1970 تا 90 مؤسساتی هەرێم لە کوردستان لەەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت و بەڕێوە دەبدرێت. ئەوەی کە کاک مەسعود زۆر تەکیدی کردەوە کە ئەو پار لە مانجی دوو بۆگە غەڵەت نەبم هەستی بۆی کرد وتی خەڵک داوای نەتائیجمان لێ دەکات. وتمان هەر کەسە ئێمە باسی ئیشی مؤسسەکانی خۆمان کرد، وتمان حکوومەتی هەرێم خۆی بەرنامەی هەبووە، خۆی لای خۆیەوە کۆمەڵک لیژنەی دروست کردووە، یعنی کۆمەڵک بە کورتی کەیسی گرنگ حازرن بۆ ئەوەی بەبەستم دەستی دەستپاچی نیە کەیسی گرنگ لە خودی پرۆسی چاکسازی، چونکە پێم وایە پرۆسی چاکسازی گەورەترە لە دژایەتی گەندەڵی وەرە دژایەتی گەندەڵی ڕقمێکی بنەڕەتیە لە پرۆسی چاکسازی، بەڵام خودی چاکسازی مەبەستی تەرشەحکردنی وەزاراتە کەمکردنەوەی مەساریفە لاداین تەجاوزات و شتی نایاساییە کە ئەوە پرۆسەیەکی خۆ دەزانی گەورە و بەردەوام دەبی. هەروەها تەرشەحکردنی حکوومەتە بە ئامانجی ئەوەی کە حکوومەتێکی کاراتر و خزمەت گوزارترمان هەبێ کە خزمەت بە خەڵکی کوردستان بکە. لە نەتیجەی مناقەشاتێکی زۆر گەیشتن ئەوەی کە لیژنەیەکی باڵای تەنسیق لە بینی ئەو مؤسساتانە یان هەر چوارچێوەیەش کە ناوی لێ دەندرێ پێک بێندرێ و کۆبوونەوەی هەفتەی داهاتوو لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران دەبێ. بۆ هەفتەیە هەموو مؤسسات پێشنیاری خۆیان حازرکەن چ ئالیەتێکمان دەوێت بۆ تەنسیقکردن بۆ ئەوەی بتوانین ئیشەکان باشتر بکرێ و ئەو ڕێگریانەی کە بە تەکید دێنە پێش ئەو پرۆسەیە بە زووترین کات هەم سەرۆکایەتی هەرێم هەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی لێ ئاگادار بکرێتەوە بە شێوەیە کە وردە لەسەر ئەرزی واقع من و هاوڵاتی بەرهەمی ئەو چاکسازیانە یاخۆ بەجددی ببینێت. دیارە ینی ڕایگەشتی یەکێک لەو تەوەرانە بووە کە لە کۆبنەوەکەدا تەکید لەوە کراوەتەوە دەبێ ڕایگەشتی لە پرۆسەکە ئاگادار بن و ناوەڕۆکی پرۆسەکە بزانن. بەڵام ینی لە پرۆگرامەکانی پێشوشماندا کە باست بەڕێستان باستان لە کۆمەڵێک دۆسێ کرد ئەو کات پێم وایە زێدەتر بوو لە 100 دۆسێ
120 دۆسەیەک دەبوو تاوکو ئێستا ینی لە میدیادا بەرچاو ڕوونی نییە ینی ئەو دۆسیانە هیچ کەسێکن و چۆنەتی بەڕێوەچوونی دادگاییکردنی ئەو کەسانەی تۆمەتبارن بە مەسەلەی کەیسی گەندەڵی تاوکو ئێستا چ کەسێک لە بەردەم دادگا ئامادە بووە مەبەستم بە شێوەکی گشتی بۆچی سانسۆر هەیە لەسەر ئەو کەیسە هیچ سانسۆرێک نییە من داش کردتەکی دەکەمەوە مەبدایشی دەستوری و قانونیمان هەیە دەڵێ تۆمەتبارکراوە بێت تاوانە تا تاوانباربوونی لە دادگا دەسەلمێت و فعلا ئێمە مڕعاتی ئەو مەسەلەمان کرد بە خۆتە زاین دوێژێک لە خاڵەکان تەکید کراوە پرۆسی دژایەتی گەندەڵی نابێ ئینتیقام و ناوزڕانی کەسی تێدا بێ من نمونە دەینەوە دەڵێم تۆ زۆر جار حکمی سێدارەدان بەسە ئینسانێک دابێەوە ئەمڕۆ دەیبێ بۆ حکمی سێداری سە جێبەجێ بکەی بەڵام تاوە ئینسانە ژیانی خۆی دەستدا ئینسانە دوایەوە ژیانیش لەسەر خۆی داتن لاشەی ئینسانێکە هەر کۆمەڵک ڕێز و احترام و تایبەتی تێ علاقەی بۆنی بە تاوانێکی کردەوە سزای خۆی تاوانەکە وەردەگرێت ئێمە زۆر جار لەگەڵ ئێوە میدیار زۆر گرەیمان لێ دەکەن مان دکتۆر ئەحمەد تۆ تەفاسیلمان نادەیتێ وتم کاکە کە گەیشتە قۆناغی دادگاییکردن دادگاییکردن خۆی ئاشکرایە فەرم ئێوەی میدیای بەڕێز بزانام لە چ دادگایەک ئێوە ڕێگەتان لێ گیراوە بەشداری بکەن مەسەن ئێستا کۆمەڵک قەزیەت لە کەیس لە حدودی 47 قەزیە تۆزێک کەمتر لە قۆناغی دادگای هەندێکیان فەرمانیان برن بڕیاران تێدا دەرچووە هیچ ڕێگرێک لە ئێوە نەبە ڕۆژێک میدیاک نهاتۆ بڵێ بێ زەحمەت زانیاریمان بدەنێکین ئەو کەیسانە دادگایی دەکرێت بۆ نێرێکی خەما بنێرین ڕاستە دیارە بربەست نەبوو بۆ میدیاکاران بەڵام زانیاری دروستیش نادرێت بۆ نمونە زۆر جار کەیس لە دادگا دەبێ یاخود پرسیاری ئەوە دەکرێتن ئەوانەی کە تێوەگڵاو لە پرسی گەندەڵی و کەیسیان هەیە لە دادگاکان ئێوە ناو نادەن دەڵێن هەتا کەیسەکە یەکلا نەبێتەوە بەڵام لە هەموو وڵاتێکدا ئەگەر هەر بەرپرسێکیش کەیسی هەبێت لە دادگا ینی دادگا ساغی کردبێتەوە یان نەیکردبێتەوە بێگومان ئەو کەیسە لە میدیاکانەوە باسی لەوە دەکرێت تەنانەت میدیاش دەبێتە بەشێک بۆ ئەگەر تەسەڕبی کرد نیشاندانی ڕاستیەکان من تۆ زۆر زار خۆت من خۆم وەستم جەنابنی خۆم ئەگە بێنمە شوێنی هەریچێک لەوانە هەتا ئەو ڕۆژەی دادگا حکمینەدا احتیمال لێو کەسە بێت تاوان ڕاستە گومانی لەسەرە ڕاستە بەڵگەی لەسەر کەس لە خۆڕا بە تەکید ناچێتە محکەمە ئەکی دیارە تەحقیق کراوە هەندێک گومانی لەسەرە بەڵام بۆچی ئەڵێن تاوان بوون دەبێت لە دادگا بەسەلمێ بۆیە دادوەر کەسی دادوەر کاتێکە پارێزەرەکە دیفاعلەوە کا و نوێنەری داواکاری گشتی و ئێستا نوێنەی دەستی دەستپاچیش لە دادگاکانی تایبەت بەسپاشی حازرە بێ ئەو کات حکمی لەوانەیە ئێسامە لە دۆهۆک لە 5 حکم دەرچووە حکمێکی تێدایان دوان کابرا بە ئیفراز دەرچووە لە قۆناغی دادگای کردنیش باشە من سبێنێکە ناوی بڵاوەکەمەوە ئەگەر ئەو فعلان بێت بەتەکی دەتوانێت داوای ئەوم لەسەر تۆمارکە داوای تعویزی معنەیم لەسەر بکە وەرەوە بەتەکی ئەو شتێکی لەسەرە گومانێکی لەسەر لەبەر ئەوە هیچ مشکلەک نییە ڕەنگە خەڵک ئەوەندە معنی نەبێ سینیان سادیان عینی تێدا خەڵک معنی بەوەی کە گەندەڵکار سزا وەردەگرێت ئەوە مهمە بۆ خەڵکی بسەلمێنی ئەو جەو گەندەڵکارە فەرمانبەرێکی ئاسایە لە 10,000-20,000ەوە تا گەورەترین بەرپرسکە بە 100 ملیۆن کەس سزا دراوە ئەوەی تا ئێستا برێن حکم درابێ حکمێکمان هەیە لە سلێمانیەکمان هەیە لە هەولێر 3 تا 4 حکم هەیە دوانیان ئیفراز دەست دوانیشان ئیدانێ تقریبا 6 حکم هەیە ئەوان پلە و پۆستیان چی بۆ هەمیان فەرمانبەری گشتین بەڵام ئێمە لە چاوەڕێن قۆناغی تەمیزەکە تەواو بێت تەفاسیلەکە بڵاوکەینەوە هەفتێک دو هەفتێک کە نەخایەن جەنابی حاکم ینی هەمومان دەزانین یەکێک لەو گرفتانەی هەرێمی کوردستان ڕۆبەڕووی بۆ تۆ مەسەلەی گەندەڵیە و بەرزبوونەوەی ڕێژەی گەندەڵیە ینی بۆچی پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان بەم سستیە بەڕێوە دەچێت ئەو پرسیارێکی زۆر گرنگە جارێ خۆت دەزانی ئێمە بزانین وەزی کوردستان لە چدایە وەزی کوردستان لایەک شەڕێکی داسەپاوی تیرۆریستانی داعش ئەوە خۆشبەختانە و شەڕە بەرەو کۆتاییان ئاراخە لە ماڵی ئێمە دوورەکەوێتەوە قەیرانێکی داراییمان هەیە لە سەروی قەیران داراییەکەش قەیرانێکی سیاسی گەورەمان هەیە ینی من پێم وایە قەیرانە سیاسیەکە نیوەی ئێستا حەڵکردی نیوەی چارەسەرکردنی وەزی کوردستان بێت کاتێکە لایەنە سیاسیەکان کۆدەنگ ناون بەستم ئەو 4-5 لایەنە ئەساسی کە لە خولی ڕابردوو زۆرترینیان لە خولی ئێستای پەرلەمان زۆرترین سقی خەڵکی کوردستانەوە دەستێناوە ئەو چەترە سیاسی ئەوەیە کە هەمویان کۆ بکاتەوە لە بەرنامەیەش چاکسازی خۆ دەزانانی ئەو چەترە بوونی نییە ڕاستە ئێستا وەبزان مانجێک ئەوێ بەهۆی ئەو گفتوگۆکان تۆزێک هێمنیەک ئەبینی لە میدیای کوردی بەڵام معنەوانی عیلاقاتی لایەنە سیاسیەکان باش بووە کاتێک کە تۆ لە جەوێکی کۆدەنگێکی نیشتیمانی هەبێت دوێنێش بۆیە لەو کۆبنەوە تەکید کرایەوە پرسی چاکسازی دەبێت پرسێکی نیشتیمانی بێ پرسی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان مێستا ڕای ناکۆچێت بەڵام بۆ ئێستا نییە ینی ئۆپۆزیسیۆن لە میدیای خۆیدا ئەوانەی کە ناویان لە خۆ ناوەوە دژی ینی بە شێوک لە شێوەکان لە شێوک لە شێوەکان دژی حکوومەت وا قسە دەکەن
ینی ئەوان لەگەڵ چاکسازین داوا دەکەن و حکوومەتیش و سەرۆکایەتی هێرم بە ئاشکرا داوای چاکسازی دەکەن ئەنی گرفت چییە؟ گرفتەکە تو دەدای لەوان پرسێ من ناتەق متەبێژی ئەوان نیم بەڵامەوەی کەوەکو ئێمەکو هەردووکمان ڕێناگە سەیری کەین لە دەرەوەی هەردووکمان لە دەرەوەی معادلە سیاسەکە سەیرانکەین بەڵێ کاتێککە ناکۆچی سیاسی ئەبێت لە ناکۆچی سیاسیەکە دەبتە باڵا دەست لەسەر کێشەکانتر نمونە ئەگەر نمونەیەک بدەیت بەرچاوڕوونی بدەیت بەبینە تۆ مەسەرەن ئێستا هیچ لایەنێک لە کوردستان نییە هەمووی لەس ئاساسی دژایەتی گەندەڵی دەنجی هێناوە اون بەرنامەکانیان تەمەشاکە بەرنامەی زۆر ڕێک و پێک و بەڕاستی هەموو مچینە هەیە بە تەفسیریش بەرنامەی هەو بۆ چۆن چاکسازی بکرێت چۆن بەدامەزراوی بکرێت بەڵام کاتێککە ناکۆچی سیاسی مەسەمۆنەیەک لە نمونونەکان کە ئێستا قەزیەی کەرتی نەوت و نەوتە یەکێک لەو کەرتانە ئێستا هەم تاکە سەرچاوی داهاتی خەڵکی کوردستانە بە عێراق و بۆ کوردستانی سەروی 1990 خۆ دەزانین داهاتی ئەو وڵاتە لەوەیە مەسەن ئێستا مناقەشاتێکی زۆر لەس ئەو کەرتە ئەکرێت بەڵێ راپۆرت هەیە مەسەن بۆ نمونە ئێستا راپۆرتی ئەوە هەیە مانگانەی سامانە سروشتیەکانێ خودی حکوومەتیش کە دەزانی خەڵکێک هەیە تەشکیل لەو پرۆسەیە دەکە ئێستا ئەستیعانەی بە کۆمەڵێک مؤسسات کردووە مؤسساتی دەرەوە دوو کۆمپانیا بەڵام دیسان بۆ قەنەعاتکردنی هەموو لایەنە سیاسیەکان ڕەنگەوە کافی نەبی ئێمە مەسەرەن دەستگایەکی خۆمانەیە کە دەستگای دیوانی چاودێری داراییە هەلو لە قەرار لە داهاتووە بەشێک بن لەو پرۆسەیە بەڵام تا ئێستا بەشەگرین لەو پرۆسەیە کەواتە بە تەکیل لایەنێک کە بێ ڕەخنە بگرێ هێشتا بواری زۆر لایەنە سیاسەکان هاوکاری لە مناڵە هاوکانی بەڵام کە ناکۆچی هەبێ ئەویش دیفاع ئەوە دەکاتەوە کە دوو حەزب ناکۆک بن بەڕاستی کەس شتی باش بە یەکتر ناڵێت ئەو خۆت دەزانی هەرکەسە لە میدیا چ زایەکە وەزعی سیاسی خراپ هەبی چ زایکە وەزعی اقتصادی خراپ هەبی ئەو وەزع خراپەکە کامەران چەندی مۆزوعیە و ڕەبتی بە دابەزین سعری نەوت و ڕەبتی بە شەڕی داعش و ڕەبتی بە هاتنی ژمارێکی زۆر ئاوارەیە نسبەتی ڕەبتی بە خۆمانەوە ئێمە خۆمان مەسەن کەرتی گشتیمان گەورە کردووە لە 10 ساڵی ڕابردووە ڕۆژێک بەرنامان نەبە تۆزێ پارەی احتیاتمان هەبێ وەکو گوتنی پارەی سپی بۆ ڕۆژێکی ڕەش لەبەرەوە چەند ڕەخنە لە جانی بەبژێ خۆی ئێستا حکوومەتیش خۆی دوێنێ لەو کۆبنەوەش سەرۆکی حکوومەت و جێگرەکەس باشیان کردن ئێمە زۆریشمان پێخۆشە ڕخنەی زۆریشمانە دێت چکە خۆشمان وەکو حکومەت شەرتیش نیە ئەو دوو بەڕێزە لە هەموو خۆناغەکانە بەرپرس بوون بەڵام لەو خۆناغەدا بەرپرسن کەواتە ئەوەی لایەنەکان مەسەن ڕخنەی لێ دەگرن ئەوەیە ئەمە دەمانتوانی وەزعی باشترمان نەبێ یعنی مەسەن بۆ نمونە کەرتی گشتی لە وڵاتی ئێمە لە 700 تا 800 هزار فەرمانبەرمانێتە ئێستا بەهۆی بایۆمەتری و ڕەنگە عەدەدی حەقیقی مامەدەستکەوێ ئەوە نزیکەی لە هەموو وڵاتان لە 14 تا 15 هاوڵاتی یەک فەرمانبەری بەرەکەیە ئێمە پێم وایە لە 3 تا 4 هاوڵاتی ئەو پارە زۆرەی کە پێشان لە بەغدا دەهاتوو بۆ ئەوی بەغدا پێمان نەرێ ئێمە 17 پێویست نییە سەرجەم پارەکەمان سەرف دەکرد ئەو وەزعەیە کەواتە خەڵک لایەنەکانش ڕخنەی لێ دەگەر خۆلایەنەکان ئەم ڕخنەی دەگەن خودی ئەعلامی پارتی بزانە زۆر ڕخنە دەگری خۆلی ئەعلامیەکی ڕخنە دەگری جەنابی حاکەم یعنی لە نێو خەڵکدا جێبز دەبی ینی ئیرادەیەکی جددی نییە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ مەسەلەی پرۆسەی چاکسازی زۆر جار دەگوترێ تەنیا مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان زیێدەتر لەسەر مەسەلەی پرۆسەی چاکسازی سوورە و دەیەوێت پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان جێبەجێبی ئیرادەیەکی جددی لەلایەن حکوومەتی هەرێم لەلایەن حەزبەکانی دیکەوەش نییە ئەمە هەتا چەند ڕاستە ینی ئەگەر بە سەراحەت قسەی کامەران خۆی ئیرادەی سیاسی لایەنە سیاسەکان لایەنە سیاسەکان حکوومەتیان پێکەناوە لایەنە سیاسەکان کوتلەی پەرلەمانیانەیە وەگە لەو پێنجدانەی کە حکوومەتیان پێکەناوە لەگەڵ برانی مەسیحی و تورکمانەکانیش کە ئێستا لەماون بە تەحدیدتریش قسە بکەین لەناو حکوومەتە دوو لایەنی سەرەکی هەبووە کە 22 ساڵی ڕابردوو بەشی زۆری جمگە و ئەساسیەکانی ئەو وڵاتیان لەبەردەست بوو ئێستش لەبەردەستیانە قەزم هەردوو حزبی هەردوو لایەنی سیاسی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانە هیچ پرۆسەیەکی چاکسازی هیچ پرۆسەیەکی حتا کەمکردنەوەی ئەو مەساریفی کە باس دەکەم تەشریحکردنەوەی کەرتی گشتی بەبێ هاوکاری تەواوی ئەو دوو حیزبە بەڕێوە ناچی ئەوە قسەی بەڕێزی سەرۆکی حکوومەتە قسەی لە ڕابردووە و هاوکاریە بووە هاوکاریەکی تەواو و 100% پێت وایە ئەگەر هاوکاریەکی تەواو و 100% هەبوو بێ ئێستا زۆر هەنگاوی باشتر دەدا ئەوە نامایشی ئەمە نیە تحلیلی وەزعی سیاسی بکەین نەئیشی ئێمە ڕەنگە جەناب بەڵام گرینگە ینی جەنابی حاکەم ئێوە بەرپرسیارەتێکی گەورەتانەیە و ینی ئێوە بێلایەنن حاکەمن و بەرژەوەندی گشتی ئێوە نوێنەرایەتی دەکەن بۆیە ڕای گشتی دەبێ ئاگادار بێ لەسەر هەنگاوەکان ئەوە ئەبدوولایەنە کاتێکە خۆیان بەڕاستی بە هەموو سقلی خۆیان بێنە ناو پرۆسەکە من پێم وایە پرۆسەکە زۆر بە باشتر زۆر بە خێراتە بناڵێ ئێستا دژن یان هاوکاریان نەکردووە بەڵام دەڵێم ئەگەر باشتر بێنە پێش باشتر هاوکار بن
مەسەن بۆ نمونە ئێستا کەرتی پێشمەرگە زۆرترین قسەی لەسەرە کە زۆرترین بندیواری تێدا خۆ دەزانی ئەو بندیوارە لە وەزارەتی پێشمەرگە بوونی شێوێ ناڵێم نییە بەڵام کەمترە بەڵام قسە لەسەر دوو کەرتەکەی تر دەکرێت کە هەفتاوەشتا خۆ دەزانی هەفتاوەشتا سەر بە ئەو دوولایەنە بەڕێزەیە کەواتە ئەوان خۆیان ئێستا لە پرۆسی بایۆمەتری دوێنێش باسکرا ئەوان پێویستیان بە هاوکاری ئەو دوولایەنەیە ئەو دوولایەنە بتوان هێزەکانی خۆیان جارشکە بەڕێو هێزانە شەیدیان داوە قوربانیان داوە کوردستانیان پاراستووە بەڵام ئەوە معنایەوە نییە ئەو هێزانە نەخرێنە بەشێک لە چارچوبی وەزارەتی پێشمەرگە و باشتر ڕێک نەخرێنەوە باش لە بەیاننامەکەدا باز لەوە دەکا ینی پرۆسەکە تۆڵە سندنەوە نییە وەدژی هیچ لایەنێک نییە ینی ڕوونکردنەوە لەسەر ئەم بۆ چوونە بدەی ینی چۆنە یعنی مەسەن ئێستا ڕەنگە لە ناخودی یەک لایەنە ناخودی موەسسەیەکی حکومەت دکتۆر ئەحمەد بەرپرسێکە لە ئیداریە احتیمالە کەسێک بێ بۆ پۆستی دکتۆر ئەحمەد خۆی کاندیدکان ئەو پۆستە نەبێ هەوڵ بدات بە کەیسی گەندەڵی ئەو کەسە بکە کەواتە هەم دەکرێت لایەن سیاسی بەکاربێ ئەم دەتوانێت منافەسەی منتیقی بێ ئەم منافەسەی ناوداوائر بێ و ئەمە زۆرمان لەو سکاڵانە لەلا هەیە ینی خاڵێکی گرنگە بۆ نمونە مەسەن ئێستا دوو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان ناکۆکرد خۆ دەزانین زودەوەی گۆڕان زودەوەی گۆڕان کار وەزیری هەبووە کارمەندی هەبووە و ئێستاش لە محافەزەی سلێمانی هەم پارێزگا بە وەکالەت و هەم کۆمەڵک مدیر عامیە ناکرێت ئەو پرۆسەیە چارچێوەی سیاسی بێ لە هەولێر بۆ نمونە دەکرێت ناو پارتی دوو بەرپرس ڕقیان لێک بیتەوە دەکرێت ناوێکی چوار بەرپرس ڕقیان لێک بیتەوە دەکرێت علاقەی و پارتیۆکی تر نەبێ ناو خودی ئیدارە بەزیر لەگە جێگرەکەی جێگر لەگە بدەر بەرامەکەی لەبەر ئەوە زۆر مهمە ئەو پرۆسەیە بە محایدی بە باشی بەڕێوەبچی دەستەی دەستپاچی و قەزای ئێمە و داواکاری گشتی زۆر وریا بن نەکەونە داوی ئەوەی چووکە ئەو قەزی ئەوەندە ئەگەر نیشتیمانی و قەزی هەموو هاوڵاتیەکە قەزێ دەکرێت مەسەڵەن من بە پرسێکی گەندەڵم 100 فەرمانبەر لە دەستگاکەی خۆم دژی منەوە حەقی خۆیانە چووکە من فعلەن بەڵام ئەگەر تەنها دوو فەرمانبەر بووتان سێ فەرمانبەر ماوەک پێستا لە سلێمانی لە یەک فەرمانگە دە خلالی چەند ڕۆژێکی زۆر کەم مەزمەک سکاڵامان بۆ هات یعنی ما ئەو فەرمان ئەو دایرە ئەوەندە میزانێکی زۆری هەیە و ئێستا بودجە هەیە و تدقیقێکی زۆرمان کرد سۆرت ناتەبعیە لە چیە فعلەن دەرکەوت منافەسە لەسەر پۆستی بەڕێوەبەری ئەو مؤسسە هەیە بۆیە معناوە نیە بەڕێوەبەرەکە ئەوەنێ بەڵام تو مەبەستم چیە لەبەر ئەوە قەز لەوەیە کە ئەو پرۆسێ نابێ بە ئینتیقام لە بین لایەنە سیاسیەکان لە بین لایەنە ئیداریەکان لە بینی منتیقە جیاوازەکان یاریمی کوردستان لەنا خودی دائیرەیە بەڵام پێت وایە لە دەستپێکیدا ینی نیەتێکی وا هەبووە بۆ لێدانی لایەن نازانم تۆ مەسەڵەن ینی ئێمە سکاڵا بە تەنها بە کۆمەڵە ڕێگا وەرەگرین بە ئیمێل وەریەگرین بە نامەیەک بەخێتە ناوبەردە تۆ نازانی زۆرترین سکاڵا لەسەر کامە حزب بوو ینی بۆ حزبی تێدا نییە مەبەستم تۆ سکاڵا وەرەگرین نازانم سکاڵا مەبەستی لە سیم الناس فعلا ئەم سیم الناسە گەندەڵی هەیە لەوانەیە بەشێک بێت مەسەڵەن یەک دوو دایرەمان ملاحەزە کرد لە هەولێر یەک دنیا زۆری تێدا بوو ینی ڕێژەیەک لە زانیاری پێدانەشی نە ئاسایی لە دوسێ هەفتە پێویستە تەدقیق بکەوتیان بۆتمەوە 1 و 2 3 و 4 و 5 و دنیا بزانین چیە مۆزوع ئێستا لە قۆناغی لە بزانین لەبەرەوە زۆر گرنگە و پرۆسەیە نەبتە فعلا تەشیرکردن بە کەس و نەبتە ئینتقام لە کەس و نەستە چوارچێوەی ئەو سرعە سیاسی کە خۆ دەزانین باڵی بەسەر کوردستان ناچێشە باش لە کۆبنەوەی داهاتوودا حکوومەت کۆبنەوەکی دیکە ساز دەکات و باز لە بربەستەکانی بەردەم حکوومەت دەکرێت بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان ئەو کێشە و گرفتانە لە بەردەم حکوومەت چیە بۆ نمونە وەزیرێک دۆسەیەکی هەیە ینی دۆسەیەکی گەندەڵی هەیە هیچ گرفتێک هەیە لەوەی وەزیرێک بانکێشتی دادگا بکرێت نانا مەسەلەکە هەر مەسەلەی گەندەڵی نیە سەتری ساکسازێکە زۆر فراوانترە ژاتی گەندەڵی بۆ نمونە مەسەلەن ئێستا حکوومەت خەریکی کەمکردنەوەی فەرمانگە و دائیرە وەزارەتەکانی خۆیتی مەسەن ئێستا حکوومەت خەریکی پرۆسەی بایۆمەتریە کەواتە ئێستا حکوومەت خەریکی حەڵکردنی فایلی تەجاوزاتە کەواتە مەسەلەی گەندەڵیەکە بۆ تەپلە نەخێر گەندەڵیشە بەشێکە لەو پرۆسێ لە هەموو ئەو پرۆسان دەکرێت مشکلە بێنە پێشە متەوەقعیشە خۆ تۆ کە ئێستا قسە لەسەر چاکسازی دەکەی امتیازاتێکی خەیاریدا ڕابردووە ڕۆژاوە تۆ ئێستا بێ کۆی کەیتەوە سەرڕاوێکە ئەو پاشەکەوتی لە موچەکراوە ئەرەوە خۆی مشکلی لێ دروست دەبی حالکردنی مەسەلەن بۆ نمونە پەرلەمانمان لە بەردەستانیە بۆ نمونە تەرشەحکردنی حکوومەت پێویستی بە تعدیلی قانونی وەزارەتەکانەیە بەڵام حکوومەت دەتوانێت ئێستا نەخشە ڕێگایەکدانێت تا ئەو کاتەی پرۆسی سیاسی بە ئەنجامێک دەگا ئەو مؤسسەیە بە جۆرێک لە جۆرەکان دەکەوتەوە ئیشی خۆی لەبەر ئەوە دەکرێت مەسەلەن لە ئەوامری قەبز مشکلەمانە بێت دەکرێت لە ئەوامری هەزاری مشکلەمانە بێت دەکرێت لە کەیسەکانی ئەوەی چوونی دیوانی چاودێری دارایی بۆ دەستگاکان مشکلەمانە بێت لەبەر ئەو مشکلانە متەوەقع لەگەڵ هەموو دەستگایەک ڕۆبدا بۆ ئەو چوارچێوە تەنسیقیە ضرورە بۆ ئەوەی هاوکار هەبێ و هێڵێکی گەرم هەبێ هەموو مؤسسەکان لەسەر خەت بن لە هەر خەتێک لە هەر شوێنە گرفت هاتە پێش
سەرۆکی پەرێن پێویست بوو، سەرۆکی حکوومەتی پێویست بوو، جێگرەکەی پێویست بوو، وەزیرە بەڕێزەکانی پێویست بوو، سەرۆکی دەسەڵاتی دادوەری هەر بەڕێزێک لەو بەرانە پێویست بوو هاوکاری بکرێن ئەو ئیتارە تەنسیقیە بێت لە بینی کۆبنەوەکانیشا شتێک وەکو سکرتاریەت یان لێژنەیەک هەبێ متابعە پرۆسێ بکە. باشە. دکتۆر ئەحمەد ینی زۆر جار ینی پرۆسەی چاکسازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ینی بەوە دەبیندرێ کە شتێکی مەحاڵبی لە هەرێمی کوردستان ینی ئایا بەڕاست ئێوە دەتوانن بەرپرسێک کە تێوە گڵابێ لە پرسی گەندەڵی ئێستا بە میلیۆنان دۆلاری هەبێتن ینی ئێوە دەتوانن دادگایی بکەن و بانگیکەن بۆ نێو دادگا؟ ئێمەکو خۆمان هیچ زراعتێکمان نەزان هیچ مؤسسەیەک کەسێک پەک نەخستۆ لەسەرێ و کەسە چییە و چی هەیە و لەگەڵ چنایەکە بەڵام ڕەنگە تۆ برێ بۆ جانیبی تەنفیزیە بۆیە دەگەڕێمەوە سەر خاڵی پێش و ئیرادەی سیاسی وڵاتی زۆر جیامان هەیە نزیکترین تەجروبەیە وەزام لە 2001 و 2 دەستیان پێکرد لە 7 تا 8 ساڵە بە ئاعترافی UNDP و ڕێکخراوە عالەمیەکان زۆرترین هەوڵی چاکسازیاندا و لە وڵاتێکی زۆر گەندەڵ ئێستا بوون تا بەرە ئەوە دەچمنەیەکێک لە وڵاتە پاکەکان گەندەڵی قەدەر نییە لەسەر ملەتی ئێمە فەرز کرا بیانەدا گەندەڵی یاردەیەکە لە زروفێکی مۆزوعیا ڕێکەکەوەیان لە لاوازی سەربەری یاسا لەو گۆڕانکارە سیاسیانەی کە لە وڵاتە ڕوودەدەن و چارەسەکردنیشی پێویستی بەوەیە کەواتە بۆیە دەڵێن ئیرادەی سیاسی کۆدەنجی سیاسی بوونی تەچێکی سیاسی بۆ چاکسازیەکان خاڵێکی گرنگ بەڵام پێدوانیە مەسەلە ینی نمونەی وڵاتێکی وەکو جۆرجیا ینی ژینگەی ئەو وڵاتە لەگەڵ ئێمە جیاوازی ئێمە بەسم لە ژینگەی سیاسیە بۆ نمونە مەسلەی دوو ئیدارەی گرفت نییە لە بەردەم پرۆسەی چاکسازی لە هەرێمی ئێمە بەڕسمی دوو ئیدارەمان نییە بەڵام لەسەر ئەرزی واقعا لە هەندێک کردە ئەو بوونیە مەسە تۆ ڕسمی حکوومەتێکی هەرێمەتەیە سیقەی لە پەرلەمانێکی هەڵبژێردرا و هەیە وەرگرتووە و سەرۆک و جێگیری هەیە بەڵام ڕەنگە لە کەرتی عسکەریەکە خۆ دەزانی ئەمنی ئەوەکان یەکگرتنەوەکە یەکگرتنەوەشی تەواو نەبووە ڕاستە وەزارەتی پێشمەگە ئێستا وەزارەتی 13 لیوە بزەبت عەدەکەی نازانم بەڵام بڵێ هیچ ئاساوارێکی دوو ئیدارەیمان نەما بێ ماوەمانە لای خلافە سیاسیەکەش وای کردو بە تەکید خۆت ئاگال لێ و قەزەی موچە و بەسەرەی بوو میزان لە بەغدا و لە ئەو ناکۆچیان لە دوای مەسەلەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم وای کرد فعلەن زۆرێک لە دوورکردنەوە بێ بەڵام وەکو دوو ئیدارەیە بە ڕسمی نیمانە بەڵام لە ئەرزی واقعات زۆرێک لە تەسیر ئیدارە هەیە بەڵام ئەمە دیسان دەڵێمەوە کە دەڵێم ئیرادەی سیاسی مەبەستم ئەو دوو لایەنە و سێ چوار لایەنەکەی تر و سەرجەم ئەو لایەنان کام لە پەرلەمانی کوردستان وێنەرایەتیان هەیە ئیرادەیەکی سیاسی مەسەن سبێنێکە ئەمری قەبزی لەسەر هەر بەرپرسێکی ئەوڵا ئەگەر ئەو حیزبە هاوکار بێت بە تەکید ئەوە دەتوانرێ هاوکاری بکرێت و دەتوانرێ ئیجرئات بکرێت بۆیە من دەڵێم کوردستان پێویستی بە ئاشتەوایی و بە چەترێکی نیشتیمانیە بۆ تەواوکردنەوەی چاکسازی و ئەگەر قەراری جددی هەبێ بڕوان پێ بکات لە 1-2 ساڵی داهاتوو بە نسبەتی یەکجار زۆر گەندەڵی دەتوانرێت کەم بکرێتەوە من ناڵێم بنە بڕ بکرێت چکە ئێستا قسەمانەسە بەرەنگاربوونەوەی گەندەڵیە و گەندەڵیش وەکو هەر تاوانەکانی تر کوشتن دزی ئەتیادی بوونی دەبێ بەڵام کەبوونی دەبێت سزاشی هەبێ لەبەرەوە ئەو ڕێگرانەی کە لە بەردەم پرۆسی چاکسازیە کەم ببنەوە ئەوەش پێم وایە هەنگاوی یەکەم ژینگێکی سیاسی تەندروستە بۆ ئێمە دووش بەڕاستی ئامادەی هەمووانە بۆ ئەوەی ئێمە سەربەری یاسا لە کوردستان زۆر بکەین ئێستا ژمارەی دۆسەیەکان گەیشتۆتە چەند دۆسێ لە بەردەستی ئێوەدایە ئێمە لە حدودی 160 تا 170 داوای جەزائیمانەیە داوای جەزای ئەوەیە کە بە سەرپەرشتی یاخود بە ئیشرافی ڕاستە خۆی دادوەری لێکۆڵینەوەکان لە هەرسێ پارێزگاکە و هەندێک سنتەری ناحیە قەزا گەورەکان ئەوەی بڵێن تاقی لێ دەکرێت و بە ژمارەی یەکجار زۆریش زانیاریمان لەلای ئەو زانیاریانە تەبان لە قۆناغی یەکەمە وردبینی دەکرێت وەگە زانرا ئەو زانیاریانە بڵێن ڕەنگە شتێکی تێدایە مؤشرێکی تێدایە کە ئەوە نیشانەوەی بگەندەڵی بێ ئەوش دوای دەبتە داوای هەواڵدەری دوای دەبێتە داوای جزاییەوە بچینە ئەوانە ئەگەر ئیشی لەسەر بکەین ئەو عادەدا ڕەنگە دوو قاتیش ببێتەوە بۆ بەردەوامیش بەشێکی زۆر لەو ئەوانەی داوا جزایی قۆناغی زۆر باشیان بڕیوە تەسەوڕەکەم لە تامانجی 34 ژمارەش یەکجار زۆریان ئامادە بن بۆ ئیحالەکردن بۆ دادگا باشە گەورەترین پۆست کە دۆسەی هەبێ لە دادگا لە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان چێ بووە پۆستێک بووە وەڵاهی ئێمە وەکو پۆستی برێن پێشوو مەسەن داوای جەزایی نابەس داوای هەواڵدەریمان هەیە پۆستی وەزیری هەبووە پێشوو داوای جەزائیمان هەیە بریکار بۆ پێشوو بووە بەڕێوەبەری گشتی تێدایە ڕاوێژکاری تێدایە بەڕێوەبەری فەرمانگەکانی تێدایە لە پارێزگاکان لەو ئاستانەی تێدایە وەزیر هەبووە بێتە بەردەم دادگا هێشتا لە نەبووە داوای جەزایی بەڵام هاوبەرێن راپۆر شتی لەسەرەوە لە قۆناغی وەزیری پێشوو باش چوای کرد لەم قۆناغی ئێستا دەست بە کۆبوونەوەیکی بەم شێوە بەرفراوانە بکرێت خۆ
خۆی پار یەکی سێ مە کۆبنەوەکمان لەگەڵ جەنابی کاک مەسعود کرد و پێشی ئەوەش من ڕۆژ دوسێ ڕۆژ پێشترا داوای کردم لقایشی دووقۆڵیمان کرد بە ڕێز دکتۆر فوادیش بەشدار بوو قسە لەسەر ڕێشوێنەکان کرا پێشنیاری ئەومان کرد کە ئەو مؤسسانە پێکەوە ئیش لەسەر پرۆسی چاکسازی دەکەن و جەنابی خۆ دەزانێت 2011 کات خۆ لێژنێشی چاکسازی دروست کرد و بەشەشی زۆر لە بەرێن ئیش و کار و وەکو خەڵکەکەش زۆر دێت ئەمە پێشداری ئەومان کردمانە زیاتی لیژنەکە تۆ خۆت ئازادی هەر لێژنێک دروست دەکەی بۆ دوواداچوونەوەانە ئیش بە مؤسسانە بکرێ بەڵێ مؤسسانە پێویستیان هەیە پێداویستی بەشەریان هەیە پێداویستی مادیان هەیە هێشتا ڕەنگە وەکو هەموو پێداویستەکان حاضر نەبێ بەڵام دیسان ئەو مؤسسانە سەر ئەرزی واقعبوونیان هەیە دەکرێت ئەو مؤسسانە ئیش بکەن خۆش فکرەکەی زۆر پێ باش بوو بوو چەند کۆبنەوەیکی کرد سەرپەرشتی ئەو مؤسسات ئەو دەستگایان کرد و پێش ومارە داهاتوودا ئەو کۆبنەوەتانە ئەو ئیتارە تەنسیقیە بەرهەمێکی باشتری دەبێت باش دیارە کاتم تەواو بوو بەڵام دەمەوێت دوا پرسیارم ئەوە بێ بە کورتی وەڵامم بدەیتەوە جدیەت دەبینی لە هەرێمی کوردستان لە ئیرادەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بۆ پرۆسی چاک بەڵێ جدیەتێکی باشەیە جدیەتەکە ڕەنگەیەنیشان بەدەست خۆمان نەبێ ناچاری وەزیخ ئەوەیە فشار و ئامۆژگاری دۆستانمان لە دەرەوەیە و فشاری هاوڵاتیانە بۆ ئەوەی کە حکوومەتێکی کاراتر و خزمەتگوزاریان هەبێ لەبەرەوە جدیەتی باش لە ئیشەکان هەیە و هیوادارین ئەم ساڵ بتوانن کۆمەڵێک نەتائیجی باشی ئەو پرۆسەیە هاوڵاتی هەستی پێ بکەن. بەڵێ بەڕێز حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆتان بەیەمە دەڕاست بەش. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە. دووبارە سڵاو بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ دیارە باسی ڕۆژ بەردەوام دەبێت تەوەری دووەممان تایبەتە بە سەردانی شاندی حکوومەتی تورکیا بە سەرۆکاتی بنالی یڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا کە لە ماوەی 2 ڕۆژدا سەردانی بەغدای کرد و سەردانی هەرێمی کوردستانیشی کرد و گرنگترین ئەو تەوەرانەی کە شاندی تورکیا لەگەڵ بەرپرسانی بەغدا و هەرێمی کوردستان باس و تاوتوێیان کرد پرسی بوونی پاکەکەیە لە خاچی عێراقدا بۆ قسەکردن لەسەر ئەم ژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ عوسمان ئۆجەلان سیاسەتمەدار لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمانە. بەڕێز عوسمان ئۆجەلان خێر هاتن بۆ باسی ڕۆژ. ڕێککەوتنێک چیە بووە بنابەرە بەغدا دەگەل ئەنقەرە لەسەر چارەنووسە پەکەکە لە عێراقیدا ئەو چ باندۆرێک لەسەر پەکەکە چێ دکا و ڕێککەوتن؟ ئەم دەزانن و ئستا کوردستان ڕەوشێکی تایبەتی دێ ئێریشێ داش لەسەر کوردستان ڕەوشێکی ئاوەرتە هونی ڕۆژەوێ و خەڵکی کوردجی لە دژیوی مافێخوا دپارێزە وڵاتیخوا دپارێزە و پەکەکەجی وەک هێزێکی کورد هات بەشداری ئەو شەڕی بوو ئەو پێنگاوێکی باش بوو یعنی ئەم بێژن لە شەنگال دەبە لە مەخمور دەبە لە خانەقین دەبە لە باشووری کوردستان لە دژی داش شەر پێنگاوێکی دروست بوو پێنگاوێکی دجهدا بوو لێ پێویست بوو و ئەو پێنگاو بەباشی دومایی بکرا وەک ئەم دەزانن چاوی و خزمەتی خۆتەوا بوو گۆر داخوازی حکوومەتی هەرێمی کوردستان بڕێوە بچیە پێویست نەبوو و بێژە ئەزێ بمم حکوومەتی هەرێم بێژێت بچە دەربچە یعنی پرسێکی وسا دروست نەبیە ئەو دروستکردنی وی پرسی لەوازیە سیاسەتە کوردە لەوازیە پەکەکە پێویستە جیویڕە ڕێ نەدا ئستا مەترسیجی پەکەکە هەیە و ینی شەری ناو خۆ دروست ببە ئەو پەکەکە بێژێ شەنگال دەرناکەبم ئەو دەباشە بەری شەڕی ناوخۆ بەری پەکەکە هاریکاری لە حکوومەتی بەغدا دەستن نوکە بەغدا دگەل ئەنقەر ڕێککەفتن چێت کە دەبێژی لازمە پەکەکە لە شنگالە بچنە دەر پرسی حکوومەتی ناوەندی عێراق بە تورکیە ڕێ بوو یعنی تورکیە دخوازە و ببە هێزێکی هەرێمی لە هەموو وڵاتی هەرێمێ هێزی خۆی لاشکەری هەبە و لە عێراقژی ببڕەنگی و وەکەم دەزانن دەوڵەتێکی سوننێ عێراق دەوڵەتێکی شیعای و ئەوجی ڕێک ji pirsgirêka ڕەبەر دکات ناوبەرê her du dewleta da
عراق جبوی کو بکانه بر برانبری ترکیه پرسگری که خو چارەسەر بکە پرسێ خۆ ڕابوو یعنی پەکەکە تەشویق کرد و خواست کو پەکەکە ئیداکی نەت بەرژەوەندی کووردا بکە گوای شنگال دەرناچن دەردەچە دەرنەچە بوو پرسێک نابەرێ هێزی کوردان نابەرێ تورکیە و عێراقێدا یعنی بڤی پرسی رژیم عراقی حکومت عراقی قرتکی خورد خسته دست خواه لبرانبری ترکیه استا ترکیه باشیک دا و گلک پرسیدن دا تعویز ده لبرانبری ویجی حکومت عراق جدی به هم پککه دوستانی خوی پککه فداد باشه پککه وسا دەبێژی من بۆ خاطرێ گەلێ کوردان لە شنگالێمە بەس بەری ینی پێشمەرگە چوونە کوبانی هاتنە ڕزگارگردن پشتیوی لەسەر داواکاری پککە پێشمەرگە بەگەڕین نوکە واشنگتۆن دەبێژی تو بەگەڕە هەرێمی کوردستان دەبێژی بەگەڕە ئەنقەرە دەبێژی بەغدا دەبێژی ji ber çi pekeke dibêjî min benagەڕ yani sedem çin yani katiyam li Filistin bû biraderekî me Filistînî yek tişt min re got yek ewî di nasiya şehîdekî me dirûst bû min got ev birader şehîd ket got baş e li ser xakê xwe şehîd biye min got boî çi tu wek kêfxweşî got we 12 şehîd dan em nikan we ji Lubnan derxînin eger ku we pekeke 12 şehîdî din bida we bigote Lubnan welatê me yani pekeke di felsefeyê xwe de ku li şûnekî xebat kir dibêje ez çavî dikanim li wir berdewam bim nabêje ku ev qes ez derbiçim me jî katekî herî teng da em çûne Filîstin gel şoreşa Filîstin me perwerdeyê xwe dît kata pêwîst e derbûçiye derçûnê pekeke ji Lubnan bîle bi zehmet bû êna pekeke ev tebîatê pekeke felsefeyî siyaseta pekeke çû şûnekî ji wir dernaçe bi rehetî şengalê jî wisa yek jî şengal ciyê xelkî me Êzîdî ye em dizanin ku xelkê Êzîdî hejmarê xwe zor kêm maye pêwîst e ku em xelkê Êzîdî tengav nekin ku em dike şerekî navxwe jî bikin li ser nav xelkê Êzîdî da li ser xelkê Êzîdî pêwîst e nebe em zanin ku gelek ferman li dijî ev xelkê me hatiye meşandin û cara herî di mayê ew e me tirsî ku xelkê Êzîdî ji holê rabe heye ne me heye eger ku em xizmetê xelkê Êzîdî dane em piştgiriye dikin pêwîst e ku pirsgirêkî xwe em li ser xelkê wan çareser nekin eger mane pekeke li şingalê bo xizmetê xelkê şingalê nebî ji ber çi pekeke dixwaze li şingalê bêt yani bimîne hatînî pekeke û şengal û dîfa yani parastinê xelkê Êzîdî baş bû lê ew qes gegere ku karî parastin tewa bû jî paş ve bikişiya biçe şûnê xwe ku hatî pêwîstî bi wî hebû lê em dizanin ku pekeke bîr bû çûnekî xwe ye ku biçe kî derî dixwaze li wî derî xwe bike desthilat li şengal jî xwast bibe desthilat katî taze hatibûn karî parastinê dikin wî katî de ez beşdarî bernamekî bûm min got dirêj nake pekeke bêje ez ê şengal jî kantonekî durust bikim bi rastî jî dirêj nekir ew hate rojevê lê rewan niye û li berjewendî Kurd nîne yek li ser xakî Êzîdiya şer bikî ev durust niye xelkê Êzîdiyê pê bêje دوامین تشت یکمین جاره فرصت در چویه که شنگال به سر خاکی کردستان پێویستە تشویق بکی پشتگیری بکی که شنگال به سر هەرێمی کوردستان و ئەگەر کوتر لەبەر پرس دروست بکی ئەوش تێک دەچێ ها ئادن جی یعنی پێویستە وی کاتیدا دەسەڵاتی کورد بێن خوردکردن نێن لاوازکردن دەسەڵاتیە هەری سەرەکە باشووری کوردستانە حکوومەتی هەرێمەیە پێویستە کەسێک وی حکوومەتی لاواز نەکە دەستکەوتی کوردێل بەرچاو ینی بەڕێز عوسمانەوە جەلان وان دەبێژن گەلک جار دەبێژن مە هاریکاری حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی باشوور دەکەین ئەو حکوومەت وەکی حکوومەتی خۆنە یعنی ji ber çi çawawan dixwazin حکوومەتی هەرێم لاواز بکەن وەکمە گوتی پێکەکە فەلسفەی خۆی سیاسەتە دە هێزێکی ئەمپەریالیستە
دخوازه لحمو جیا تو کیجان شونی لور ببه دستلات یک جی بخواه ببه دستلات تیز دین جی لواز بکن نه هیله بله yani felsefeyi PKK siyasete eve. Yani siyaset di PKK felsefeyi PKK siyasette de galatiye. Çu şengal dibe gerek az ebim kesi dinleme. Kuş dest be bil başur ez bim deslat bre hezeki dinleme. باشە نوکە بەرپرسێن تێکەلیان پەکەکە یعنی ئاخافتنی نووی چاپەمەنیویدا دەبێژی مە بڕیار لە بنالی یلدرم وەرناگرین مە بە بڕیاری ئەنقەرە پابەند نابین من لە شنگال دەمینێ من دەگەل حکوومەتی هەرێمی کوردستان دەئاخاوین تو وەسە دفکری ینی بگفتگۆ بە ئاشتی پەکەکە ئەو باژێر چۆڵ بکە Yani rastiyeki li ber çawane. Vek me goти yani eger ku PKK boy piştgiriye zidiye hatı bel ser xaki zidiye peyviste şerri nav xod durust nake. Du em bêjin yani li başûrî Kurdistan navçakî başûrî Kurdistan dagir neke. Eger ku dagir bike û li ser xekî zidiye bixwaze şer bike ینی تو سادەبینی داگیرکردن لە پرۆگرامێ پەکەکە هەبی Yani PKK felsefeyi xwe siyasete eve. وسایە Vay yani ele ista xelkî Kurd naxwaze ya xelkî Kurd yek tiştî de yekgirtiye. Yani şerrî nav xwe naxwaze. Ev qerara xelkî Kurdî misoger e. Nabim qerara siyaseta Kurd e. Qerara xelkî Kurd e. Hêzî siyasî da fîtne û fesadî heye. Hêzîn siyasî dikarin şerrî nav xwe bikin. Lê xelkî Kurd qerarekî katî misoger doye ku şerrî nav xwe red dike. Ha ji bo wî tu hêz nika bêje ku ez ê bibim aliyekî şerrî nav xwe bi aşkere şerrî nav xwe bixwaze. PKK zextî xelkê bîne ber çawan e. Hikûmetê Herêmê Kurdistan hikûmetek e yani hikûmetekî di astî devletbûnê de. باش Hêzekî kiçken nîne ve her du tişta bîne berçava PKK mecbûr e paş bikise. Ne bi dilê xwe be. بەستان و کە دەبێژێ من پاشەکشە ناکەم من لە جێ خۆ دەمینێم ینی گفتگۆ دەکەین دەئاخاوین ینی نوکە چ مژارێک بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانەیە ینی تەنش خیارێ بژاردەیە شەڕ دەستی حکوومەتە Yani em bêjin heya ku şer derneçe em nikan bên misoger eşer bibe. Yani pêwîst e rêkê guftugû yani rêkê diyalog heya dumaye bikarbînî. Eger ku PKK berpirsyarî wan gotiye ku em ê paşa bikisin. باشە بەڕێستان وەک عوسمان ئۆجەلان گۆ باوەڕیدانە پەکەکە بە گفتگۆ شنگال جێبهێلی Yani eger ku di PKK'da çareserî hebiya pirsgirêk çareser bikirine em ê bixwam min ê di PKK'da berdewam bikira. Min yek rastî dît ku PKK'da yani çareserî niye. Pirsgirêka kiçike nake gewre dike. Felsefeyî siyasetî PKK yek pirsgirêk durust dike êdin jî pirsgirêka gewre dike mezin dike. Ji bo wî ez ji PKK cuda bûm. Ez jî wan re dibêjim ku ev rêk ne rêkekî durist e pêwîst e bi rêkî diyalogê ev pirsgirêk çareser be nebe çi bibe xelkî Kurd şerrî nav xwe qebûl nake îku ku rêk bide şerrî nav xwe re ew ê cezayê mezin ji xelkî Kurd bîstîne ev rastî li ber çavan e li ser vî esasî ez dibêjim ku PKK mecbûr e rêkê aşîtiyane hêzî xwe paş bikişî. نوکە ینی ئاماژەیەک وسا هەنە کە پەکەکە داخوازیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ببکە بێژیتن هێزین تورکیبا لە باشووری کوردستان بشتە دەر ئەزیش ئامادەم دەبەرە شنگال جێبهێلم یعنی ئەو داخوازیەکی مەشروع Ev daxwazî pêwîst e bi daxwaziya hikûmetî navendî Iraqê. Yani ê ku bi parastina xakî Iraqê rabe hikûmetî navendî Iraqê pêwîst e ev daxwaziya wî be lê PKK jî dikane ji hikûmetê Iraqê re bo wî daxwazî piştgirî bike. Ku bi vî rengî be durustir باشە e. بەغدا dikarî fişar di ser پەکەکە çê bike Yani PKK em bêjin piştgiriya Iraqê dîstîne meşruiyeta xwe piştgiriya Iraqê. Rewabûna PKK
لەگەلێک شوونە بە پشتگیریە ئەوێ حکوومەتی ناوەندیە کو حکوومەتی ناوەندی بەڕێکی دنجی پشتگیریە پێکەکێ دکە ji bo wî em bêjin eger ku hikûmetî navendiyê Iraqê bêje na ve tê menakî ku Iraq jî İran jî dibê na İran û hikûmetî navendiyê Iraqê pêk were bi pêkekê re bêje ku hêbûna we li Iraqê yan li şengal yan şûnekî din ne durist e pêkekê nikane vî red bike. تو باور دەکەی ینی ئێران ینی تەسمیلی بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان ببی تەسمیلی بڕیارە ئەنقەرە واشنتۆن ببی حکوومەتی ئیران لەگەل حکوومەتی بەغداد پێک وە دەمەشن هەردووژی دوو حکوومەتی شیعانن و پێک وە ئیشکاری خوا دکن هەم کاری ستراتژیکی میتاق بەس چوونە پەکەکە زەرەری وانینە yani belkî ev îro sibo ev îşa hal nabe heya ku îşê xwe tewav dikin berê hemû tiştî heya Musul azad dibe û li gel vî jî ev xakî taze hatiye azadkirî xakî Kurdistan hinekî Iraq siyasetê xwe li ser vir jî bi cih dike PKK li vir be piştî vî ihtimalek ku bi daxwazî hikûmetî navendî Iraqê ciddî bigire باشە paşa bir. نوکە تۆ ینی بەحسە شتێکی گەلک گرنگ کرد ئەویش ئەو بوو ینی تو دەبێژی پەکەکە دەخوازی حکوومەتە هەرێمی کوردستان لاواز بی یعنی ji ber çi پەکەکە حکوومەتەکەی کوردان بخوازی لاواز بی نوکە ینی پرۆژەیەک هەیە لە باشووری کوردستان پرۆژەیە سربەخۆیە ینی بەریش پەکەکە وسا دەگوت مە سربەخۆیی بۆ کوردستانی مەزن دەخوازین ینی نوکە پەکەکە دەستبەرداری پرۆژەیە سربەخۆیی بوویە Yani em bêjin yani heremê Kurdistana Başûr û Kurdistana Rojava rewşekî taybetî dane. Ez vî bawerî dame desthilatiya sêmînî komariyê Amerîka rêk ji devletbûna Kurd da bide em bêjin desthilatiya komara yekemîn xeta sû şeş xakê parastî durist kirin ê komariyê duemîn Kurdistana Federal pê durist bû katî semîne ez dibêjim ku zemîney evşûnê Kurdistanê bin destê Ereba da wek Başûrî Kurdistan Rojavayê Kurdistan zemîney devletbûnê heye mafî tu êza nîne ku ev îmkaniyetê hatî pêş Kurd têk bide pêwîstiya heye ku yani hemû hêzê Kurdî siyasî piştgiriya ji devletbûna Kurd li Başûr û li Rojava bikin siyaseta rast ev e li ser vî esasî hêzên ku xeletiyê xwe bidin aliyekî û rast bikin bikevine xetekî durist bi wî avî bimeşin wa sê salî rabirdî li Kurdistan şerrî sard bû em dizanin ku gel li Başûrî Kurdistan dijî seroktiya Herêmê Kurdistan şerrekî sar hate meşandin. Sê salê rabirdû hêzê Kurd yek û du ra piştgirî nekirin. Hikûmetê herêmê bi hêz nekirin lewaz kirin. Li Rojava gelek pirsgirêk hatine jiyan kirin. Pêwîst e îstidînî ev şerrî sardî nav hêzên siyasî Kurd bi domayî bê. Şûnê şer hedef devlet gişkî piştgiriya yek û du bikin û bi taybetî jî pêwîst e ku li Başûrî Kurdistan ev projeyê devletbûnê herkes jê re piştgiriye bike di seroktiya Serok Berzanî da boî serxebûn boî devletbûn pêngav bêabitin û çavê ku Başûr devletbûna xwe elan kir li gel wî Rojava jî devletbûna xwe elan bike pêk ve berva pêş bimeşin Dunya qerar daye û dunya hemû kata zêdetir îsta ji wî re amede pêwîst e Kurd jî biaqil be û bimeşe. Baş. Çi ku pirsgirêka derxe ew ne Kurd e li dijî Kurd e. îro Bin Yıldırım behsê wî kir gotî yani bêjî me bi hiç şêwe qebûl nakin hêzên PKK li Şingalê yani cêxo çê bikatin. Lazim e ve bikêşîtin. Ew hereşeyên serekwezîrên Tirkiye hereşeyên ciddî ne yaxu bes hereşeyeke axaftinê siyasî ye. Yani Türkiye dikkatekî zor tengav de
Yani em dikanin bê nav xwe û bi derdorê xwe re, bi cîrana re. Yani Türkiye ev rewşî de divê şerrekî rizgarkirina Türkiye dimeşînim. Yani şerrekî rizgariya Türkiye'ye. Bi rastî jî Türkiye pirsgirêkê xwe gewrane. Eger ku pirsgirêka çareser neke têk biçe. Îsta Türkiye daniye pêş xwe bi rêgahê eskerî pirsgirêkê xwe çareser bike. Ez dibêjim ev ser nakeve. Pêwîst e bi siyasî pirsgirêkê xwe çareser bike. Yek jî ji çareserkirinê de pêwîstî bi aşîtiya navberê Kurd û Türk da pêwîst. باش ئەو ینی ئەو پەیوەندیدارە سەر ڕەوشێ باکوور بەس لە شنگالێ ینی تو دەفکری تورکیا هێزێ خۆ بەکاربیێنی لە شنگالێ لە دژی پەکە Yani Türkiye pirsgirêkê xwe mezinin û êdînî hêzî xwe nîne ku pirsgirêkê mezintir durust bike. Türkiye dixwaze bicemidîne. Yani pirsgirêka rawestîne. Li gel Sûriye rawestîne, li gel Iraqê rawestîne, li gel İranê rawestîne. Yani pirsgirêkî nav xwe û ê der cîranê xwe werzêde ne ku êdînî Türkiye dikatekî bifetise. Têk biçe de. Türkiye ne dikane müdaxale şengal bike ku bike jî زۆر باشە کاتی من تەمام بووە بەڕێز عوسمان ئۆجەلان دوماهیە پرسا من ئەوە تو باوەڕ دەکەی ینی چوونا پەکەکە لە شنگالێ بە ئاشتی بێنە چارەسەرکردن یان بشار Ez dibêjim katî ku pêwîstî Iraqê nema bi komera Türkiye re pirsgirêkê xwe çareser kir zemîneyê PKK li şengal bime lawastir dibe û ê yani bixwe bê dil be jî ê derbiçe. Yani salek du dixwaze. بەڵێ بەڕێز عوسمان ئۆجەلان سیاسەتمەدار زۆر زۆر سوپاس دەکەین بەڵێ بەڕێزانم بەم شێوەیە کۆتاییمان بە پرۆگرامی باسی ڕۆژ پێنە بمێنن بە خێر و خۆش.